کاردانەوەکان لە بەرامبەر هێڕشە مۆشکەکانی ئیران بۆ سەر هەولێر بەردەوامە. کەنیسایەکە بچووک لە ئەمریکایە بە فرۆتنە خواردن و شیرانی ئالیکاریە خەڵکی ئوکراینایە دیکە. یانزەهەمین ساڵیادی شەڕی سووریا و کاریگەریەکانی لەسەر ژنان. تەماشاچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. من جانی دیلان ئومیدەوەرم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سلااف و رێزن من ساڵح دەمی جەرجی بووە بینەرن هێژا فەرمو ئەمجێ هەرێما کوردستانە عێراقێ دەست پێ بکەن. ڕۆنیشتوانên bajarê Hewlêra paytexta herêma Kurdistanê Iraqê reaksiyonên xwe li dor êrişên mûşekên yên Îranê derbirîn peyamnêrê me li wir serdana bazara navendiya bajêr kir û hin bîr û boçînên xelkê wergirtin. هاوڵاتیان و کاسبکارانی نێو سنتەری شاری هەولێر نیگەرانیەکانی خۆیان لەمەڕ ئەو هێرشە موشکیانەی بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە کەکرایە سەر هەولێر نیشان دەدەن و ئەو هێرشانە کاردانەوەی بەرفراوانی لەسەر ئاستی نێوخۆی و دەرەوەی بەدوای خۆی داهێناوە. عالم دەترسێت تەوەقعی ئەوەی دەکە خوانە خواستە بەناو بازاری بکەوی بە شوێنە گشتەکان بکەویتن کە بە ماڵام بکەوی ئەمەش تەوەقعی ئەوەی دەکەی خوارە خواستە کە دووبارە بیت تۆش هەڵە دووبارە نابیتەوە ئەو جارە بە بازاری بکەوی. ئەو هێرشە موشکیانە کاریگەری بەسەر ڕێژەی گەشتیارانی شەوە کردووە وەک ئەم کاسبکارە کە ساڵانێکی زۆرە هەر لە نێو سنتەری شارەکە کاسبی دەکات باسی لێوە کرد. ئەمە تقریبا 30 ساڵ زیاتر لەو بازارین تاسیر دەکات چۆن دەزانین تاسیر دەکات و دیارە لە خەڵکەکەی ڕادەزانین ینی لە ئەو خەڵکانە دێنە ناو بازاری حتما داخلیێرە دەبن ئەمە دایان ناسن ینی دیارە نوێنە یان کە بازار مەسەلەن بڕک چۆل دەبی دەزانین کە گەڕینەوە محافزەتەکان. هاوڵاتیان داوایان دەکرد سنوورێک بۆ ئەو هێرشانە دابنرێت و چیتر بەهۆی ئەو هێرشانەوە ئەوان تووشی زەرەر و زیان نەبن. یعنی بەڕاستی تەسیرێکی گەلێک زۆری ئێستا کردیە خەڵک بەڕاستی ناعاقلش نییە کاکات و 6 ساڵ لەو هەولێرێ بە عەردی دەکەوی ینی بەبێ یەک کەس معاسبە بکرێ بەبێ کابرا باشکرا ئەعلان دەکات درێ منم ینی کەس نییە لە پێ پێستنەوەک نییە برێ لەکاکە لەوە دەکە ینی هیچ ئەوەک نییە لۆ هەرێمی کوردستان بەسەراحەت یان لە بەغداش ئەوە موچە مالی قەتار دەکەن تورکیا لەولای ساڕۆقیدایە لەولای ئێران تارۆقیدایە ینی ئەمە کەتینە ناو معاسەڵە کراینە ینی بەڕاستی ینی حەقیانە هاوپەیمانان نەتەوێت گرتوەکان شتێکمان لێ بکەن بەڕاستی. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە بە 12 مۆشەکی دوور مەودای بالستی هێرشکرایە سەر هەولێر وەک لە ڕاگەنراوەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە هەروەها دەشڵێن دەرئەنجام زەرەر و زیانی مادی بەر باڵەخانە و خانووەکان کەوتووە و خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها هاوڵاتیەک بە سوکی بریندار بووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. جنساکی سکرتێری ڕۆژەمەوانی کۆشکی سپی لە ڕۆژی دوشەمە بە پەیامنیرانی وت واشنگتن سوورە لەسەرەوەی بەرزبوونەوەی گرژیەکان لەم ڕۆژانی دوایەدا لەگەڵ ئێران کۆریای باکوور و چین هیچ پەیوەندیەکی بە هێرشەکانی ئوکرانیاوە نییە. ئەوەتی ئێمە لەو ڕوانینەوە هەڵی ناسەنگێنین. سەرۆکوەزیری عێراق لە ڕۆژی دووشەمە لەگەڵ کاربەدەستانی کورد کۆبووەوە و سەردانی ئەو شوێنانەی کرد کە کەوتونەتە بەر هێرشە مۆشەکەکانی ئیراندا. ساکی وتی هیچ دام و دەستگایەکی ئەمریکایی بەرنەکەوتووە و ئیمە ئاماژ نەبووینە و هەروەها ئاماژەی بەوە کرد کە دواترین تاقیکردنەوە مۆشەکەکانی بەلستیکی کۆریای باکوور یەکێکە لە دەیان تاقیکردنەوانە لە درەژایی بەڕێوەرایەتەکانی پێشوودا و خۆشحاڵی دەربڕی بەرامبەر بە وتاری ڤیدیۆیی زەلەنسکی بۆ کۆنگرس. هەرێمی کوردستان لە درێژایی دەیان ساڵی ڕابردوودا لەلایەن ڕژێمەکانی ئیران و تورکیاوە بە تانک و تۆپ و فڕۆکە کراونەتە ئامانج بە تایبەت هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە هێرشەکانی تورکیا بۆ سەر گەرەلاکانی پارتی کرێکارانی کوردستان. بەڵام زۆر جار لە بەرامبەر ئەو پێشیلانەدا بێدەنگی هەڵبژراوە. پەیامنێرمان دڵشاد ئەنوەر ڕاستەخۆ لە گەرمیانی هەرێمی کوردستانەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە تا بزانین ئەم جارە چی دەگوزارێ.
دڵشاد ئەمە یەکەمین جارە ئیران بێباکانە بەکردارێکی لەو جۆرەدا دام بنێت هۆی ئەو بیباکیە چییە و ئایا کاردانەوەکان ئەم جارە جیاوازە؟ بەڵێ زۆر سپاس دیارە پێشتر چەندین جار هەم هەولێر هەم فڕۆکەخانە هەم پردیە بۆمباران کراون بەڵام هەموو جارەکان هیچ لایەک بەرپرسیارەتەکەی بە فەرمی نەگرتوتە ئەستۆ بەڵام ئەم جارە کۆماری ئیسلامی ئێران بە ڕەسمی ڕایگەیان کە موشەکەکانی سەر هەولێر ئەوان بوون و بانگەشەوەشیان کرد کە دراوە لە بنکەیەکی ئیسرائیلی دیارە ئەوەی کە هەیە ڕێعام ئەوەیە کە لەم کاتەدا کە چی ئەوروپا چی ئەمریکا سەرقاڵن بە ئۆکرانیا و شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ئێران ئەمەی بە دەرفەت زانی بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنێەوە دیارە هۆکاری هێرشەکانیش کۆمەڵێک هۆکارن کە هەمویان ئەم هۆکارانە تێک ئاڵاون و ئالۆزن ئەم موشەکانە ئایا موشکی ئاگدارکردنەوەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم و یا خود ئیرانیەکان دەڵێن بۆ ئەمریکا و لانە زایۆنستەکان لە هەرێمی کوردستان بەڵە دیارە ئەو موشەکانی کە ئاراستەی هەولێر کراون زۆربیان دراون لە یەک ماڵ مجەمەعی خانووەکەی شێخبازەکە خاوەنی گروپی کۆمپانیەکانی کارە مجەمەعی خانووە دراوە لە ئەو پەیامەکەش زیاتر بۆ ئەو بووە بەڕوونی وەکوی کە خۆی ئاماژەی پێکرد تاکو ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستان بە ڕەسمی ڕەتی دەکەنەوە کە هیچ کەسێک لەو موشک بارانکردنا کوژرابێ و ڕەت شێکەنەوە کە هیچ بنکەیەکی ئیسرائیلی لە هەولێر هەبێ بەڵام ئێرانیەکان باس لەوەکەن کە لە موشک بارانکردنەکە دوو کەسیان کوشتووە کە بیانین و باس لەوەکەن کە ئەمە وەڵامێک بووە هێرشێکی پێشتر کە لە 22 مانگی ڕابردوو درۆن بە حسابی ئێرانیەکان هەستاوە دراوە لە بنکەیەکی سەربازی لە کرمانشاوەکو وەڵامێک بۆەوەی بینن بەڵامەوەی کە ڕوون و بەس هێرشکردن سەر ماڵی شێخباز تا چەند پەیوەندی هەیە بە بازرگانی گاز و هەناردەکردنی بۆ دەروێ وڵات خۆی کۆمەڵێک هۆکاری یەکێک لەوانەوەیە کە ئێرانەکان خۆیان بانگەشەیەوەکەن کە لەو شوێنەدا 2 ساعت پێشتر کۆبوونەوەی تیا بۆ کۆبوونەوەی ئیسرائیلی و وەفدی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتشە کۆمەڵە کێشەی تری گرێدراو هەیە خۆی بەڕوونی کوت و پڕ کێشەکەوەیە کە ئێران لە مامەڵەی پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە پێی وایە تاکلایەنە سەرقاڵی مامەڵەکردنە بە غازەوە پێی وایە تاکلایەنە سەرقاڵی تێکدانی نێوماڵی شیعە و ڕێکەوتنە لەگەڵ سەدر و هەوڵدانە بۆ لاوازکردنی پێگەی هێزە شیعەکان لە عێراقا پێی وایە کە پارتی دیموکراتی کوردستان هەوڵی بردننی سەر کۆمارەدا و لەو ڕێگەیەوە ئەوێت دەست بەسەر عێراقا بگرێ بۆیە لە هەموو ڕۆکانەوە ئێرانیەکان لە جوڵەی پارتی دیموکراتی کوردستان ئاگدا نیگەرانن و چەندین جار پەیامیشانداوە بە پارتی دیموکراتی کوردستان بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێک پەیامی ئێرانیەکان بە تۆمەت لێکەداتەوە و پێی وایە کە ئەمەی کە ئێرانیەکان بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستانیکەن جۆرێکە لە شەڕفرۆشتن جۆرێکە لە هەوڵدان بۆ ئیزعاجکردنی هەرێمی کوردستان و لە قاڵبدانی زیاتری بەتایبەتی کە دوا بڕیاری دادگای فیدرالی لەسەر نەوتوغاز هەرێمی کوردستان کە بەنا دەستوری ناویبرد هەرێمی کوردستان پێیان وایە ئەمیشە جۆرێکە لە فشارەکانی ئێران بۆی بەس سەرکۆنەکردن و یاخۆ سەرزنشکردن بەبێ کردار هێشکاریگەری هەیە؟ بێگومان هەرێمی کوردستان بەراورد بە ئێران دوو هێزی زۆر جیاوازن و باڵانسی هێز نییە لە نێوانیاندا ئەوەی کە تاکو ئێستا هەرێمی کوردستان توانیوێتی کە خۆڕاگر بێت پاڵپشتیکردنی ئەمریکا ئەوروپا هێزەکان بووە. دڵشاد ئەنوار پەیامداری بەشی کوردی دەنگی ئەمریکا لە کەرکووک کە لە گەرمیانەوە لەگەڵماندا بوو زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوەش. Jinên Sûrî de 11 salên şerê navxweyî Sûriyê de baca herî mezin dane. Lê rewşawan ji navçeyekê bo navçeyeke din hinekî ciyawaz e. Li hin cihan tundûtijiya li dijî jinan ji hin cihên din bêhtir e. Pemnêrê me li bajarê Qamişlo agahiyên bêhtir di vê raportê de hene. Jina Sûriyê xeleka herî lawazin di nava 11 salên şerê navxweyî de. Li gorî rêxistinên jinan ji ber şerê navxweyî li Sûriyê bi hezara jin li ser asta Sûriyê hatine kuştin, rastî cûreyên tundiyê hatine û bûye koçber. Nexasim di herêmên jêr kontrola rejîma Sûriyê de, her wiha herêmên jêr kontrola Tirkiyê de. Li Bakurê Rojhilatê Sûriyê bigiştî, li herêmên Kurda bi taybetî, rewşa jinan cuda ye ji rewşa Sûriyê bigiştî. Rêxistina Kongra Star a jinan got di sala 2005 de hatiye damezrandin piştî azara 2011 çalakiyê xwe bi awayekî eşkere li dar dixistin.
بردفکا کنگرا ستار رمزیه محمد دبیجه جداهیه که مزن هیا دنافبرا روشا جنان لباکر رجلاتی سوریه و هرم دنیه سوریه ناس کرنگو راستی جی هگر جن بری خستن کریبه کار الهمبری همه ایریشا بسکنه کار الهمبری همه تندیه بسکنه دوی علی ده ام بیجن هدی هم رولکی خوای مزند علی سیستم علی و بریا خسر دان آوا کرن هم جی دملی خسر بونا خواکی رخستن جن دبر دوامیا اخفتنا خوده بردفکا کنگرا ستار رمزیه محمد دست نشان دکه گو او هول دن خو بگهینن همو جنین سوریه لیوینا جنان لوان دوران آوا نبویه پیوست بگشتی سوری اف سیستم چه بیانجی ایرادا جن لورجی رولکی خوای مزن بلیزه پر مهمه گو جنین شامه جنین حمص جنین حمای جنین دهندر هرمین سوری ده رولکی خوای مزن بلیزن جبونا ام قاربن بهور سوریه کی نو آوا بکن تفی گو همو یاسای نافنتویی ین دواره پاراستنا مافی جنان ده همو آلیین شر هشیار کرنه لی لبر کشتن رواندن دستریجیا سیکسی در مافی جنان ده نهاتیه گرتن. انداما ناوندا لی کورین و پاراسنا مافی جنان پاریزر عدیا یوسف دبیجه. بلگه کرنا بن پیکرنا لدیجی جنان لهره من جیر کنترول رژیما سوریه و هره من جیر کنترول ترکیه ده پر زحمته لورا آمارن راس جوان هریمان ندیارن لی روسا جنان لوی داری پر خرابه. يعني سر ام بيجن سر وك نافند ما زحمتي قال لك ديتن انه ام حالاتي هاني بقشتي ام بجهنيدا خاصه المناطق جو تركيا تدا احتلال دكي وك سريكاني عفرين جريسبي براستي هري زحمت بوجمرة انه ام الودري كاربكن لانه الودري براستي انتهاكاتي هري مظنت حق جنيدا الودري يبون وام بيجن سرد ملي منطقه جو ريجيم تيدا جي براستي يعني قال لك كسا الودري نكاريبو براحتي كاربكن جبو ود الولوجي مزحمتي الورجي ديتن براستي جبو ام انتهاكاتي جو حق جنيدا الودري دبن ام توثيق بكن لغوري امارين هاتنا بلغه كرنج الينا فندا لي كورينو باراستنا ما في جنان دنافرا سالين 2021 ده بينصد وحفدجن بآواين جور بجور راستي بن بيكرنا هاتنا گوجوه هجماري 115 جن هاتنا كشتن لغوري چابدريا سوريا ما في مروان 155 ودجن جدسبيكا ادارا 1011 ده هاتنا قرطن جالي دزگهن اولكاريين رژیما سوريه لغوري همانجي دري 193 جن گوتمنه وانجير 18 سالي دبن روشن جداده هاتنا كشتن دناوا ايرانا سوريه ده جنو زاروك نفشن هريغو باندور بونه جوي شري زانا عمر دنگي امريكا قامشلو ایرو 15 آذر سالوگر 11 شر سوریه کوته دا به 100,000 کس هاتن کشتن و گرتن بهتری نیوا خلک سوریه پناهبر و در بدر بونو جرخانه ولایت هاتن ویران کرن کریزه به سرهلدان آشتیانه دست پیکر لی بروی هاتا گوهرتن بو شرکی چکداری تا روجا ایرو کو هنجی چارسری جیرا ندیاره جبو شیرو کرنا و مجارین ها صالح مسلم اندام دسته هفسروکاتیا پارتیا ایکیتیا دموکرات پیدج باجار قامشلو بریا سکای بمرایه دم باش ما موسی صالح پشتی 11 سالان ج کشتن گرتن در بدر کرن و تالان کرنی چارسریه که چه وجه روشا سوری را پیوسته گور خواندناته بله سلام ورز جبو تماشاوانن وان جریو کو کریز دست پی کری یعنی جریو کو گل سوری سرلده جبو آزادی خو جبو کرامت خو جبو دموکراسی و حتی روزی رو تم بانگ که خواه دبیجنش ام آزادی دخوازن ام کرامت دخوازن و واجی آنجا امکانه بن ای سوری بخواه یعنی چاره سری پرسکری که سوری دست کسین سوری ده بخواه لا بيجومان او هيزه كوجدار بدا دستريجي كري ويكو دندر دا هفكاري خود شكري ويكو باران وحطاني قالك جو خورتن سوري جوان سوري كرنا چته دبن لدارم پیشار دکن اونا جبو برجواندی خود کن برجواندی خو هندری سوری در وای سوری جبر وی نه خازن کو سوری چاره سری اکلی بده و گلی سوری جی نگشته و آسته کرابه دبج هر کسی برده بخواه پرسگری که خواه چاره سری بکن ببوره موسى صلاح تدبیجی چاره سری بدست خلکی سوریه لراستیا سر عرده گلک شارزاج و هاده بیجن که اگر اف دست در وی که بحث وان کری که چاره سری او پیشکش نکن و دمی قضی چاره سری نابه سری داجی امریکا و روسیه
یعنی چاوت کاری خلک سوریه به وان هزان چارەسەریەکی کش خورا ببینه اشتما خوابن یعنی هم گیشتن اوه آسته یعنی کویر روس لبه داره نمزان روسش بو برجوانده خوار به داره ندخوازه برا برجوانده دمکی بن یعنی ای ماینده بن اما اونا رژیم اد پاریس نه خاص رژیم هرج بو کو رژیم بن خدمت برجوانده وانده و هر وها مسئله ترکیه و مسئله معارضه و مسئله امریکا جی حتی یعنی او دنگه انا کو روزات نوین ارنا هر کس جبر وی دفکره یعنی ناخازن دفجه برده ناخازن کو سوری با او کی دین داره یا بالی دین داره لکه گش کی براستی بخوازن کنا امریکا جی و روسیه جی و هزندین جی بخوازن چهار سریع چه بیم و چهار وب سوری را ببینم خودی سوری را ببینم کارم کنم جمع عبدالرونن و چهار سریع کشخا را ببینم ای هوا نبیم مخابن حتی نه یعنی و این هانا کوزیدا آستنگ لبر درد کبنجی دولت ترکیه بخواه فاشیسم ترکیه جبر کو دست پیکی دا پلان خواه بون جبو کو سوری هنا کی بسر خواه برده هنا کیش خورا به دو بخواه که یعنی پلان خواه لسر سوریه جریا پیشه ده یعنی جریا کو بریارا نونتوی ده 54 هاتستاندن حتی نهادا ایک زیاده آستانگی لبر چید که و بگمان رکبر سوریه جو خواه کرنا حمیز ترکیه لهر حال ما مستا يعني حاجتها تركي جدي درباره ده أو يعني جبو كاريجي جوا كان أبنتوي قناع بك أكو أو شر ترور لسرسينوري ولاتي خودي كأف نرينا تركانت في درباره ده تبحث بريارة 22 كر أو لجور خواندنا وكوري فبريا خسر وكو بارتيا بيده شو هذا كارا ورا بيكانين لسر عرضه يعني أم بيجن دسته كحكمرانية وجهاز ورا درس كرنو بشرة البجارتن شابنو بشرة أم بيجن أولا درباسي قناعة كديمقراطية به شو قسم ممكن أسر عرضه هاج دست بيك هذا وقت كنت تركي دبيجة ترور نظام ترور أنا بخوا خديت كان يعني داعش كشاندي في داره وحطانها شتى أنا بيه وجريدة داعش ترور ثورة مزمن او بجاوه کلید نره که هر کسی کردش خورا دجمن دبینه مثلا دورده یعنی مثلا کرد اکلوه داره کرد دوزه حقی خود که تمام او دجاب ترکان ده تروریسته اونا باید دنه گشکی جی ناز کره یعنی امریکان جی ناز کره روسان جی ناز کره گشکی ناز کره لرژیم سوری او جی واقعان ده فکره او جی واقع ترکان ده فکره و دوا تشتی هانا کوه داویده جی چه بونش خواه اشکره بون ایکو هم دبیجن یعنی مسئله ترکی و او دام جوات اشتوانی حاجتم برده یعنی والله اشتا ترور نه ترور نو سینور من نظام چه ترور انا تور مزن دنیگش کی دیکو کی تروران دک یعنی داعش و داعش جی تکلیوان و ترکی و شتان و ارنا و یگش کی بر شوان یگش کی زلال بوی لباس کس ترکی نو کانش بر ترکی حتی نال حسب خاص ور بنا خوزه کو کسی دین لگوداری بکه مسئله برده و البته در رخبر سوریه کرنا حمیزه باشه ما بوری از آخفتن برم درباره بریار 2254 ده ببینن اون نرینا واد و درباره و بریاره ده چیه یعنی چه قص پیکانه اسرار ده بله نو بریاره وقت قدام مهات استاندن عمل به دره و بری و حتی وقت پارتی پیاده جی ام نپیرو یعنی ام تیدا بشدار نبود بریاره ده اما پشتی کو بریار درکت ما گو تمام ایماجی شیروبا که ماجرا هبو گوری و شیروبا ام دبینن چهار سری بخاراتینش بود سوریه لی هم مجبور چه نامشه یعنی مجبور چه پیک نه آتش دکود که پیک واره دبی معنا خو هیزا کجی ماستر هبه و بریاره بمشینه ده پنجه و چهار نتوین یک بوی هیزا نتوین یک بوی ایهانی که نمشه کنه به لحنبر بسکنه تشنه بکه یعنی ایرادا که نو نتوی هبه مادام مثلا بوی نو نتویه ایرادا که نونتویه او چهار سریانه که ده 54 دیل سر هر عالی فرض بکه اوجی نکرن یعنی بیدلن اجبر روی هاوی جدیت اکاره نه تن اوشقا برجی تزانی بوشش 7 سال نجی کسی که تو بحثی ده 54 لسر قوات بحث دکن اما واقعی دین هفدیتن جنه و پیشتا ببین او بکن نکرن نماشه یعنی بله ما مستبری ام هر ببیجن هنکی پرسه که درباره چارەسەریه یعنی سیناریو چارەسەریه جوا و کونرینا و کو پیاده بپرسم از نکارم خود و سر و پرسه را براستی باوجم اوجی باندورا قیرانا کریزا اوکراینای لسر روشا سوریج برکو او راکشانه که ناوینا روسیا و ولایت روجاوا و تایبتی امریکا و روسیا جی دستیوان لسوریه دریجه
هون وەکو ڕێبەریە خۆسەر وەکو پەیادێ vê qeyranê çawa dişopînin û yanî helwesta we li alîkiye li nîva wekbê rê ye û çawa nîzkî vê qeyranê dibin. Na ve krizê Ukraynayê yani çavê ku em lê dinerin aktorê hene ku li wê derê li ser Sûriyê gişkî li wê derê ne jî. Îca bu aktorana ku li wê derê tişt nebikin belkî yani em bi qasî ku kanin bêguman ême me xwe kesî vegirê neda. و حتی ناجیم خواب کسی وگره نداره تشته که ام خواب رخصن دکن ام خواب هیز بکن و ام نبنه توالی کسی که کسی که دست درجه سر مجی کرم کنم خواب بپارزم و بو منج پیشی ده حتی ناجی و تشتال سر مده مشه اما بگمان او اکتوری هانا کلوه داره دکن با هوا کی و چاوه به yani ام تخمین دکن و باندور خوال لحری مگش کی هبه و بلکه المجی هبه جبر و اکتوری لو داره کو هفته وکشو دکنه شهر دکنه آنها گشکی لسر سوری جی هم یعنی ام تدبیر خادسی نه خاصی کام کنم ام خوشبی شری با پارزن ام نبنه آلی تیدا ام های مجمع هبه باندوری کدگر سر مبه ام ببینن خوشی دور خن ام وی هاوی لیدن هرن لهون ببوره ما مستصلح یعنی امریکا دبجه شر روسیا لدجی اوکراینایی هون لوی آلینه لهون وکو کروس دبیجن اپراسیونه که لشکری ام دکن ما بس آمد و درباره در سر آستا سیاسی هلوسته و آلی کی داد چه؟ نه هلوسته خو ما حتی نلت آلی دانانه لجبر کو اکتور لوی درنه براسته یعنی اکتور لوی درنه ام باندور لوی دره لسر خود ترسن حساب ما اون بشکی بله نهار درباره چارەسەری کۆم بەحسا وی کردیدا ون وەکو پەیادێ چارەسەریەکە چاوا ji سووریا ببیژن وەکو ئەم ببیژن وڵاتێکی فدرال سووریێ بەش ئەم بێژن کورد لە ئالیکی عەرەبیستان لە ئالیکی ئالیە ڕژیمێ عەلەوی و ئەم ببیژن شیعە لە ئالیکی دن هون ینی نەرینەوە چاوای ئەگەر ئەv ئالیانە هەفتە کۆم ببن و تەسەورەوە چارەسەریەکە چاوەڕە پراتیکی سەر عەردێ هەیە ناج دست بکه ده حتی نه اما پروژه ما هبون انجبو هرم ما جی هبون و جبو توای سوری جی هبون جبو سوری جی ما پیشکش کردن دیسا جی حتی نه دویژن او راسته خسری دموکراتیک یعنی اداره ذاتی دموکراتی و کام دویژن یعنی سوریه که ناوندی وقت بره یک ناوندی وقت بره جی مرکزه که دبه مشاندن تنانه گلی سوریه گیشته آسته که هر کس لکه داره بیجی دخوازن بشداری بریار سیاسی آنها کل شامل تستاندن ببه ایجاد به عمل ولی بگرن و واجی نه تشتکی گلکی زور و زحمته اینا مال هرم خواه مشانده با وکی دموکراتیک گلگش که به هوره براتی گلانن جواک به هوره مسئله جنه مسئله تشتانه با تشتگش که دمشه باید کنه میناک بجه توایی سوری را باشه او دکاره میناک به ما موسى صالح بس آلی سوری چه قاس و دکارن وان راضی بکن گلک هولدانی و چه بون به اپوزیسیون را به رژیم را به کردان بخوب خورد ناوین و کردان بخوب خورد و چه وقت کازن و تجربه خو بوان قانع کردن بدن اگر تب کرتی برسبان بدی işte ne berigiş ki ben ve zanı bunu yani ma biter kesi tu proje xatirnama rejim dixwaze vegere bak bere be dîna ku hêzin hana çekdarin nizam çina li Idlibê bena ona xilaf İslamiyê dixwazin gelî Sûrî nedixwaze vegere ve nedixwaze vegere ve proje hana ku em dibêjin jêra guhertinê zihniyetê gerek hana ku dibin ve herêmê da di vê sistemê da jiyan dikin hekişkî zanin cudabûnê xwe çi ye yani dixwazine İca mesele din hatta ku bawer be hatta ku tu kanı bir miji bir bu gayri pe kabul bu ki بله خارات زلال بو ما مسته صالح مسلم اندام دسته افسروکاتیا پارتی اکیتیا دموکرات پیدش باجار قامش لو مروی گلکس پاس سرچاوان سلاورج بو دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. چینê îro sêşemê raportên ku dibêjin bêjînê amadebûna xwe nîşan daye ku alîkariya leşkerî ji bo Rûsyayê pêşkêş bike red kirin û
جارێکە دن ئەمریکا بە بەڵافکردنا ئاگاهیان شاش تاوانبار کرد. ئاخافتنên Çînê tên piştî ku rawêşkarê ewlekariya niştimaniya Amerîka Jake Sullivan û rawêşkarê siyaseta derva ya Çînê Yang Jiechi li Romayê İtalya kom bûn. Rêveberiya Serokê Amerîka Joe Biden xemên xwe derdibire li dorweyekê ku Çîn Ukraynayê bi kar tîne ji bo rekeberiya wê ya demdirêj lêgel Amerîkayê. ڕۆژی یەکشەممە کەلیسایەکی بچووک بۆ ئۆکرانیەکان دەستی کرد بە ئامادەکردنی خواردنی باو ناوبانگ و فرۆشتنی شیرینی لە ماڵ دروستکرا و بۆ کۆکردنەوەی پارە و یارمەتیدانی خەڵکی ئۆکرانیا بەشی کوردی ئەم راپۆرتەی ئامادە کردووە. بەسەدان ماشێن لەو زوقم و سەرمایە لە بەردەم کڵێسایەکدا نۆریان گرتووە تاوەکو شتێک لە پارەی گیرفانیان ببەخشن وەک هاوکاریەک بۆ خەڵکی ئۆکرانیا کە لەلایەن رووسیاوە جەنگیان بەسەردا سەپاندون. لەو باوەڕەدام کە برە قوشکەکانمان توانیوانە لێرە پەیوەندێکی بەرفراوان دروست بکەن و پارە کۆبکەنەوە بۆ ئەو خەڵکەی کە لە ئۆکرانیا پێویستیان پێیەتی. دەخوازن ئەو کۆمەکانەی کۆی دەکەنەوە دڵی کەسانە خۆش بکات کە بە دیار نیشتیمانەکەیانەوە ماڵنێتەوە. وانە بە خوێندکارانی سەرەتایی لە شاری هەرسنبەرگ دەڵێمەوە. خوێندکارەکانم لە تەواوی جیهانەوەن و ئەمساڵ چەند خوێندکارێکی ئۆکرانیم هەن بۆ پشتیوانی ئەوان و کۆمەنیتیەکەشم هاتووم. ئەمانە کچ و کوڕی ئۆکرانین کەوا خواردنەکان ئامادە دەکەن و دەیبەخشن بۆ ئۆتۆمبیلانەی کە لە بەیانیەکەوە لە دۆریا وەستاون. کۆمەکی ئەم بەخشینەش دەچێتە گیرفان خاڵیەکانی ئۆکرانیا و قوربانیەکانی جەنگ. هاتوین بۆ ئێرە بۆ پشتیوانیکردنی خەڵکی ئۆکرانیا. دەزانین لەوێ ئێستا لە چ ناڕەحەتیەکدان کاتێک لەوێ ئاوی خواردنەوە و خۆراکیان نییە دەمانەوێت کۆمەک کۆ بکەینەوە و هەرچیەکمان لە دەست بێت دەیکەین. ئەم خاتوونە و هاوڵەکەی هەفتەیەک سەرقاڵبوون تا ئەم پۆشاکانەیان ئامادە کردووە و نەخشەی ئۆکرانیا و هەندێک سمبولی وڵاتەکەیان لەسەر چاپ کردووە تاوەکو وێڕای بەخشین شتێکیش لە دیرۆکیاندا بمێنێتەوە. ویستمان ڕێگایەک ببینینەوە بۆ پشتیوانی خەڵکی ئۆکرانیا و زۆرترین پارە کۆبکەینەوە. لامان وا بوو خەڵک ئەم تیشرتانە دەکڕن کە بۆ خۆمان ئاڵای ئۆکرانیا و شتی ترمان لەسەری چاپ کردووە بۆ ئەوەی خەڵگەم داویە کورد کۆنکشن هەر شاد و بەختەوەر بن. بمینە خۆش.